بۆ قسەکردن و شرۆڤەکردنی زیاتری جەنگی رووسیا ئۆکرانیا بەڕێز دکتۆر ڕزگار گەڵاڵی شارەزا لە کاروباری ئۆکرانیا لە ڕێگەی سکایپەوە لە لەندەنەوە لەگەڵمان دەبێت. دەست با گفتوگۆکانم دەکەم لەگەڵ بەڕێزیانە. دکتۆرم کاتتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بۆ خۆتان نەزانن لە 24 شوباتەوە واتە بە دیاریکراویەوە تا نزیکەی 6 مانگە جەنگی رووسیا و ئۆکرانیا دەستی پێکردووە، کەواتە کاتی ئەوە هاتووە بڵین کێ دۆڕاوە و کێ براوەیان هێشتا زووە. ئەو کاتتان باش، هەموو کاتێکتان ڕئاشتی و خۆشبەختەوەری بێت. چێ براوەیە چێ دۆڕاوە تازە سەرەتایی شەڕەکانە دەتوانین بڵێن لەگەڵ 6 مانگیشی پێپەڕاندووە. شەڕێکی ئابووری نێودەوڵەتی، شەڕێکی کوشتارگەری نوێ بە سەرچی مۆدێرن کە ئەوانەی لەناو ساحەی شەڕەکەن دەزانن زەنجی جیهانیەکە و زۆر جیاوازی لەگەڵ جەنگانە. بەدانیشتنی ئەم ڕۆی کۆشی پەتۆسکیخ کە لە لڤۆڤە لە نێوان سەرۆک ئەردوگان و سەرۆک زلێنسکی و سکرتێری گشتی ئەنتۆنیۆ گوتێرێش سێ چاک خاڵی گرنگی لەخۆ بوویت. لەوانە ئەو بابەتی دانەوێڵەکە کاریگەریشی زۆر لەسەر ئابووری نێودەوڵەتی هەیە، قەیرانێکی زۆری دروستکرد و ئیتر ئەوە دەواازەیەکی باشە بۆ لابردنی ئەم قەیرانە. و خاڵێکی تریش کە ڕەنگە لە ڕێگەیەنەکان ئاماژەی پێ نەکرا ناساندنی قەتل عامەکەی بەندیخانەی ئیلیناوسکی کە لە دانێسک بوو کە زیاتر لە کۆمەڵی ئەفسەری ئەزۆب کە بەدیل گیرابوون لەندەن. ئەوانە ئایا رووسیا دەڵێ ئۆکرانیا بە ساڕۆکانی لیداوە لەم بەندیخانەیە، ئۆکرانی زۆر نەخێر رووسیا بووە و خۆی ئەم بەندیخانەی شتاندەوە کە ئەفسەری گرنگی نوێتیا بووە بەدیل گیراون. ئەمە خاڵێکی گرنگ بکەم ڕۆژ مناقەشە لەسەرکرا. زایدن وێزگەی ئەتۆمی زەپەرۆژە کە بە ئێنێرگەدار دەناسێتی کە 150 کارەبای ئۆکرانیا لەخۆ دەگرێت و ئەوەش قەیرانێکی کارەساتێکی گەورە دروست دەکاتن لە بۆ ئەوروپا، پۆڵۆنیا، بێلەڕوسیا، مۆڵداڤیا، تەنانەت بەشێکی ئەڵمانیەشە بەرام نەپارێزرێ و بتەقێت. زۆر باشە. باشە دکتۆر، باز لەوە دەکرێت کە ساربوونەوەیەک بە وڵاتانی ئەوروپاوە دیارە لە ڕووی هەڵوێستیانەوە بەرامبەر ئۆکرانیا بە تایبەتی. دەمەوێت بپرسم بزانم بەریتانیاش بە هەمان شێوە ئەم ساربوونەوەی هەیە، چونکە بۆ خۆتان نەزانن کە بەریتانیا زۆر دژی رووسیا بوو لە سەرەتای ئەم جەنگەدا. تۆش بە هەمان شێوە و ساربوونەوەی دەبینی؟ بەڵێ بەریتانیا هەر نوێژێکی دوور و درێژیش لە رووسیا و بەریتانیا لە ساڵانی پێشتری زەنجی جیهانیەکە بە دوێمیش هەیە. بەریتانیا و ئەمریکاش جارێ دەتوانین بڵێن ئەمریکا بەتەواوی نەهاتوۆتە ناو یاریەکانی رووسیا و ئەگەر ئەمریکا بەرژەوەندەکانی خۆش لەگەڵ رووسیا دوور بە دووری ئەوە دەکات. تەنانەت چەکانی کە ئەمریکا بە رووسیایی بە ئۆکرانیدا بوو ئاماژە بەوە دەکە نابێت لە 600 کیلۆمەتر زیاتر ئەرزی رووسیا دابماڵێت. بۆ نمونە لە ڕۆژانی ڕابردوو کە لە وێزگەیەکی گرنگی جانکۆی کە لە مایسکی لە قریما، ئەمە شوێنێکی زۆر حساس و گرنگ بوو کە لە تەگەنڕۆکەوە بەرەو کێرچ سەربازەکانی رووسیا فڕۆکەکان و تانک و زلیپۆشەکانی خۆیان دەهێنا، لێوەش بە شەمەندەفەر دەگەیشتە جانکۆی. لە جانکۆی ئۆکرانەکان بە ساڕڤەکانی خۆیان کە بە پاڵپشتی بەیرەقداری تورکی کە ئەمڕۆژ لە دانیشتەکان ئەردوگان کارێکی دیپلۆماسی و کارێکی عەسکەری گرنگ بۆ ئایندەی تورکیا دەبینێت کە دەی باسی دەکەن ئەگەر کاتمان هەبێتن. و هەروەها 2 ساعت بەر لە ئێستا لە بێڵگەرەد لە کێرچ ئۆکرانیا دەستی بە هێرشەکان کردووە. تەنانەت لە ڕۆژانی ڕابردووش کە سەرۆک ڤلادیمیر پوتین کە ئاماژەی بۆ دەکرد ئەگەر هات و ساڕوەکانی ئۆکرانیا ئەرزی رووسیا بکەن من ئاتۆمی بەکاردێنم. ئەمە یعنی وەکو دژی زۆر باشە دکتۆر ڕزگار بۆ ئەوروپا. بەڵێ سەبارەت بە بابەتی غازەکە وەکو رووسیا وەکو کارتێکی فشار بەرامبەر وڵاتانی ئەوروپا بەکاری دێنێ، ئایا ئەوروپا دەتوانێت بەبێ رووسیا بتوانێت ئەو بۆشایە پڕ بکاتەوە یاخود بە دیوێکی دیکەیە بپرسم ئەم زستانە زستانێکی سەخت نابێ بۆ ئەوروپا بەبێ غازی رووسیا؟ بەڵێ زستانێکی زۆر سەختە و سەختیش دەبێت و ئەوروپا دەوێتن خەتواتەکانی دیپلۆماسی بە ئێران ڕەنگە ئێران ببێتە کارتێکی تر ئەگەر زەحمەتیشە ئەگەر زەوی ئەخزەری ئیسرائیل و ئەمریکای پێ بێتن بۆ ئێرانە، بەڵام ڕەنگە بۆ ئایندە ئێران و ڕەنگە وڵاتانی عەرەبی کە وەڵامدانەوێکی باشیان نەبوو
بەڵێ ئەوروپا تەنانەت ئێستا لە حاڵەتێکی اقتصادی زۆر خراپ دەژیتن و مەترسی زۆر گرنگشی لەسەردا هەیە بۆ گاز و بۆ ئێنێرگی تەنانەت خۆ دەبین لە ئەڵمانیا لە وڵاتانی ئەوروپا وەکو جاران ئەو ئێنێرگیا اقتصادی پێ دەکرێتن تاوەکو کۆشتەکانیان تەنانەت شەوانە دەکوژێنەوە ئەزوی ئەو بڵۆپەکانیان تاوەکو بەشێک لە ئێنێرگیەکە نیشانەیەک بوو بۆ پاڵپشتی خەڵک کە ئەم ئێنێرگیا بپارێزەوە بۆ ئەڵگۆڕی چێنجی دەبێتن بۆ ئایندێکی نزیکە. بەڕێز دکتۆر ڕزگار گەڵاڵی شارەزا لە کاروباری ئۆکرانیا لە لەندەنەوە گەڵێک سوپاس کە لەگەڵمان بووی. زۆر سپاس بابەتی زۆرمان هەبوو بەڵامی تر کاتێکی کەم بوو سپاس دەکەم تەفسیلی باسمان دەکرد سپاس بۆی کە بەشدار بووی لەگەڵمان دەست خۆش.